گفتوگۆی زیاتر لەبارەی دۆخی ئێستای غەزەوە دەکەم لەگەڵ بەڕێز سابت لامور شرۆڤەکاری سیاسی لە غەزە میوانی ئێمەیە. بەڕێز لامور ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. وڵاتانی عەرەبی سەرکۆنەی هێرشەکان و شەڕی غەزە دەکەن لە ماوەی دەمانگدا، بەڵام ئەم سەرکۆنەیە چی لە جەنگەکە گۆڕیوە؟ سڵاو لە ئێوە و لە بینارانە بەڕێز، هیچ شتێکی نەگۆڕیوە. ئەو ئیدانانە ئاما زیاتر لە 300 ڕۆژە نزیکەی 50,000 کوژراومان هەیە و بەدەیان هەزار بریندارمان هەیە و دەیان هەزار بێسەر و شوێنمان هەیە و گەماروەیەکی زۆر تند لە سەرمانە و وڵاتەکەمان ژێرخانی وێران بووە و خەڵک لە برسان دەمری و لە تینوان دەمری. ئەم ئیدانانە هیچی لە دۆخی غەزە نەگۆڕیوە. لە ڕاستیدا ئێمە بەڕاستی جێگەی خەجاڵەتباریە ئەو هەڵوێستەی شەقامی عەرابی لە نێوان 22 وڵاتی عەرابی و چەندین وڵاتی دیکەی ئیسلام کە لە بەرامبەر هەمویان ئیسرائیل تەحەدای هەر هەمویان دەکات. هەڵوێستێکی زۆر لاواز، وێنەیەکی زۆر لاواز. یعنی دەچەوێت بڵێ وڵاتانی عەرەبی و ئیسلامی لە بەرامبەر غەزە بێ هەڵوێستن؟ ببوورە گوێم لێ نابوو پرسیارەکە دووبارە بکەیتەوە. دەچەوێت بڵێ کە وڵاتانی عەرەبی لە بەرامبەر غەزە دۆخی غەزە بێ هەڵوێستن؟ بەڵێ، ئەمە ڕاستیە، هیچ هەڵوێستێکی ڕاستەقینە نییە، تەنیا ئیدانەکردن هیچ ناکە. ڕاستە هەڵوێستیان هەیە لە ڕووی نەزەریەوە، لە ڕووی تیۆریەوە، بەڵام لەسەر ئاستی کردداری هیچ هەنگاوێکی کردداریمان نەبینیوە. لە نەتەوە یەکگرتووەکان حتا ئێستا ئەوان تەنانەت نەیانتوانیوە ئاو و خۆراک و دەرمان و ئەو شتانەمان بۆ دابین بکەن. هەروەها بردە دەرەوەی ئەو خەڵکەی کە پێویستیان پێەیە ئافرەتی سک پڕا منداڵی ناکامەکانە یاخۆت ئەوانەی بریندارن، تا ئێستا نەتوانراوە ڕاڕەوێک بۆ ئەوانە بکرێتەوە کە لە غەزە ببرێنە دەرەوە چارەسەر بکرێن. باڵێ خەڵکێکی بێتاوان بەڕ شێوەیەکی ڕۆژانە لە بەرچاوی هەموو جیهان دەکوژرێت. باشە، پرسیارەکەی منیژەوەی بەڕێز لاموریانی وڵاتانی ئیسلامی و عەرەبی لە ناوچەکەدا ینی خاوەن سنگ و کاریگەری خۆیانن، بۆچی نەیانتوانیوە لە بەرامبەر غەزە هەڵوێستێکی تند بنوێنن یاخود هاوکاری غەزە بکەن؟ چی هۆکارە، چی ڕێگرە لە وڵاتانە؟ ئەمە زۆر پرسیارێکی گەورەی و جێگەی سوپاسە، چونکە نەک تەنیا وڵاتانی هەرێماتی بەڵکو کۆمەڵگەی نێودەوڵاتی، ئەنجومەنی ئاسایش، یەکێتی ئەوروپا، هەمویان بەرامبەر گەلی فەڵەستین کەمتەرخەمن و دەبین بە چاوی خۆیان دەبنە قوربانی بەم شێوە دڕندانەیە ئەو بەو سوود هەمویان دەبن بە سوتماکی سەر ڕووی زەمین. هیچ کەسێک هەڵوێستێکی نییە، هیچ کەسێک لەوانە، هیچ لایەنێک لەوانە نانەوێت دژی ئیسرائیل بوەستنەوە، چونکە بەرژەوەندیان لەگەڵ ئیسرائیلدایە کە ئەمەش جێگەی خەجاڵەتباریە کە نە بانگەشە بۆ دیموکراتیە دەکات پێوە پابند نابێت، بانگەشە بۆ مافەکانی مرۆڤ دەکات پێوە پابند نابێت، بانگەشە بۆ یەکسانی نێوان مرۆڤەکان دەکات پێوە پابند نابێت. ئەم ناوەندە نێودەوڵەتیانەش کە بانگەشە بۆ خۆیان دەکەن دەڵێن ئێمە نەتەوە یەکگرتووەکان و یان خۆت یەکێتیەکانی وڵاتانی جیهان و بەشتی لەم شێوە دامەزراوەی لەم شێوەیە هەمووی تەنیا بانگەشەیەکە و حەبرە لەسەر وەرەقە و نایانەوێت پێچەوانەی. باشە، با دوا پرسیارم لەبارەی دوا هەوڵی قەتەر و میسر و ئەمریکاوە بێت بۆ ڕاگەاندنی ئاگر، بەس پێ دوایە کە 15 مانگە ئیسرائیل و حەماس لەسەر مێزی گفتوگۆ باسی ئاگر بەس دەکەن؟ زۆر گرنگە، چونکە ئەو بابەتە پەیوەندی بە ژیانی ئێمەوە هەیە.
چێکە خەڵکی خێزانەکانی سەر بەرەی مقاومە بێت یاخۆت خەڵکێکی ئاسا بێت یاخۆت هەر کەسێکی دێکە بێت لە کۆتاییدا خەڵکی ئەوەی دەبێتە قوربانی خەڵکی سڤیلە. بۆیە شتێکی گرنگە ئەمە من لێرەوە نازانم ئەوانە ئەوە ڕوودەدات لەگەڵ یەکدا دەنیشتیانە، بەڵام داواکارم لەگەڵ لە هەموو لایەنەکان کە هەڵوێستێکی کرداریان هەبێت هەستیش مرۆڤەتیان بجوڵێت بەرامبەر بە خەڵکی غەزە و ئەو کردەوە دژمنکارانە. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز تابت لامور شرۆڤەکاری سیاسی لە غەزەوە لەگەڵم بوویت.